ئەم پرۆژەیەمە چەندین ڕووداوەتیان ڕووی بدا و هەست بە بەرپرسیارەتی ناکەن لە بەرامبەر بە ژیانی کرێکار. بەیانی ئەمڕۆ کرێکارێک لێشێ لە پرۆژەکانی نیشتەجێبوون کەوتە خوارەوە و گیانی لەدەستدا ئەوەی کە هەیە لێسەر تەرمەکە هێنراوەتە پزیشکی دادی و لێکۆڵینەوە لە بابەتەکە بەردەوامی هێم نەچمەلای عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی لە سلێمانی کە عوسمان سڵاو لێبێ جاییتر هاتینەوە بۆ جانە دزانی کرێکارێکی دیکە ئەمە چۆن ڕوویا و چی بووە؟ بەداخەوە ئەم ڕۆژ شاشەی میدیاکان پڕەبێتتر لە هەواڵی مردنی کرێکار ئەویش سەلمێنەری و ڕاستەیە کە ژینگەی کار لە هەرێمی کوردستانە ژینگەیەکی مەترسیدارە بۆ ژیانی کرێکاران لە جیاتی ببێ بەوەی کە قوت و ژیانێکی شایستە بۆ خانەوادەکانیان دابین بکە ئەبێت تەمایی بەرجی ساحب خانەوادەکان. ئەمڕۆ کرێکارێک لە پرۆژەی مایەرکاستی لە وەک ئەو زانیاریە سەرەتایانی دەزێمە کەوتۆ لە نوۆمی یا نۆ یادەیە کەوتۆتە خوارەوە کەوتۆت بەسەر ئامێرەکە و گیان لەدەستداوە و کرێکارە ناوی ئاروینە ئێمە ئاشناین پێی پێشتر خۆی کاریەکە لە ڕێکخراوی بیمە و پاراستنی کرێکاران کەسێکی دڵسۆز بوو بەداخەوە ئەمڕۆ لە کاتی کارکردی گیان لەدەستداوە خەڵکی ناوچەی شار باژێرە لە دێ موسا گەمڕۆ کە سوکارەکەی هاتن لێرە ئێمە بینیمان ئەمڕۆی بن ئەسپاردی خاچەکەن و بەیانی پرسەکەوێتی ئەمە موالی 1970 خێزانداریشە و چەند کەسێکی تریش لە بنەماڵەکەی هەر کرێکارن بەمەوەش لە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەی جێناکۆک لەهەرێمی کوردستانە بوو بە 50 کرێکارکە گیان لەدەست بن. هۆکاری بابەتەکە چی بوو کەوتە خوارەوەکەی چی بوو؟ ئەبێ بڕێن بە دوواداچوونی ورد بکەین لە شوێن کارەکە تا بە تەواوەتی بزانین سەبەبەکە چی بووە بەڵام عادەتەن ئەوانەی کە لە ڕووداوەکانی کەوتنە خوارەوەیە سەبەبی ئەوەیە کە ئەو پێداویستیانەی بۆ پاراستنی کرێکار و بۆ نەکەوتنە خوارەوەی پێویستە لە ئەسکەلەی پێویست و لە ڕاگری پێویست و لە شەبەکەی پێویست ئەوانە لە پرۆژەکانە نین. ئەم پرۆژەیەمە چەندین ڕووداوەتیان ڕووی بدا و هەست بە بەرپرسیارەتی ناکەن لە بەرامبەر بە ژیانی کرێکار. ئەم ڕووداوانە کە ڕوئەیە تا ئێستا کەس دراوە بە دادگا؟ تا کەس عقوبەت بەڵێ هەر هەفتەی ڕابردوو دوو کەیس چۆتە دادگا لەسەر ڕووداوی کارێکیان کرێکارێک بریندار بووە لەسەر کار خاوەنکارەکە ئامادەنە بۆ قەرەبووی کاتەوەی کێکیش کرێکاری گیان لەدەستداوە خاوەنکارەکە ئامادەنە بۆ قەرەبووی بنەماڵەکەی کاتەوە سکاڵایان تۆمار کردو و ئێستا لە دادگایە. تاسە کەس عقوبەت دراوە تاسە کەس سزا دراوە لەو بێگومان لە ساڵانی ڕابردووە هەر کەیسێک خۆتەزانی سەیری محکەمە ینی ڕێڕەوی تحقیقات لە محکەمە و سەلماندنی مردنی کەسێک و هۆکاری مردنەکە و کێ بوو سەبیبە وەختی ئەوێ کاتی ئەوێ بە تایبەتیش کە بەداخەوەندێ لە ڕووداوەکان کرێکاری بیانین ئەو واکە پرۆسەکە زۆر خاو بڕاتە پێشەوە. من لەم ڕۆژانە ڕۆشتم بۆ پۆلیسی کورسات بۆ متابعی ڕووداوێکە 2 ساڵە بۆ پێشوە لەبەرەوە لە ساڵانی ڕابردووە بەڵێ کەیس هەبووە کە لە محکەمە عقوبەی خاوەنکار و پرۆژەکان دراوە. ئەمە خێزاندار بۆم کرێکار و بەڵێ خێزاندارە نا مناڵی نیە بە پێ و زانیاریانی دەستێمە کەوتووە خێزاندارە خەڵکی گوندی موسەکە لە شار باژێر و کاتی خۆی چێبوو لە چالاکوانەکان دیفاعی لە مافی کرێکاریش کردووە. دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەوە ڕووداوەکە بەیانی ئەمڕۆ لێشە لە پرۆژەکانی نیشتەجێبوون کە دروست دەکرێت لە ئێستادا ڕووی داوە کە بۆ کەوتنە خوارەوەی ئەو کرێکارە بە پێ و زانیاری دەستمنیش کەوتووە ئەم کرێکارە کاری پاکردنەوەی گەج بووە لە ناو بیناکەدا تا ئێستا هۆکارەکەشی نازانرێت چۆن کەوتۆتە خوارە بەڵام کاتێ لە نهۆمی دەکەوتۆتە خوارەوە کەوتۆ بەسەر لە نهۆمی یەکدا کەوتۆ بەسەر بەرزکەرەوەکەدا لێت دەست بە جیانی لەدەست نەداوە گواستراوەتەوە بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە جیانی لەدەستداوە ئەوەی کە هەیە ئێستا تەرمەکەی لە پزیشکی دادی سلێمانیە لێکۆڵینەوە لە بابەتەکە دەستی پێکردووە و بەڵام تا ئێستاوەی کە عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای بیناسازی باسی کرد لە هەرێمی کوردستان و لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان تاکو ئەم کرێکارەش 50 کرێکار تا ئێستا جیانی لەدەست